هەڵبژاردەی بادمنتۆنی عراق بە 4 یاریزانە و لەولێری پایتەختی کوردستان و خۆی بۆ پاڵاوەندی ئاسی ئامادە دەکات. هەڵبژاردەکە ماوەی چەند ڕۆژێکە کەوتۆتە نێوکەمپی مەشق و بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوامی دەبێت تا دەستپێکردنی پاڵاوەندی ئاسیا کەوا بڕیارە حوتی مانگی داهاتوو لە وڵاتی ئەندەنوسیا دەست پێ بکات. هەڵبژاردەکە لە 4 یاریزان پێگاتۆ 2 یاریزانیان لایەنە یەکادی عنکاوی شارێولێرن. یاریزانەکانیش یوسف مۆفید و یانی باسل و یوسف علی و سەجاد ئۆدەین. یاریزانەکانیش ڕۆژانە لەوەڵ یانەیەکات لە دوو کاتی جیاوازدا کە مەشقەکانیان ئەنجام بدەن و هیوادارن بانجامێکی باشیشەوە بگەڕێنەوە عێراق. هاتنمان بە هەولێر بۆ کەمپێکی مەشقا بۆ بەشداریەکانی داهاتوو پاڵەوانێتی ئاسیا لە ئەندەنوسیا لەم مانگە. مەشقەکانمان ڕۆژانەیە، دوو کات بەڕێوە دەچێت، بەیانیان و ئێواران و یاریزانەکان زۆر باشن و ئینشاءڵڵا ئەنجاممان باش دەبێت. اسمي يوسف مفيد خضر لاعب منتخب العراق. گەیشتوونێتە ئامادەکاریی باش بۆ پاڵەوانتی ئاسیا لە ئەندەنوسیا. باش ئامادەین و بە هیوای ئەنجامێکی باش. إن شاء الله نتيجة جيدة.